ئێمە ئەم نووسنگەی ئەەکەینەوە تاکو هاوکارتان بین، تاکو نوێنەرتان بین، تاکو سەفیرتان بین، تاکو خزمەتکارتان بین، تاکو هاوکارتان بین. ئەو ڕؤیایی کە هەمومان هەمانە بۆ سلەیمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری لە ناونیشان و لە لەقەبێکەوە بیگوازینەوە بە کار و چالاکی، بە سیاست، بە دانانی نەخشەیەک کە ئێمە بفعلی جەوێک دروست بکەین، یان جەوێک مسۆگەرکەین لێرە کە هەمومان دۆستی هونەر بین. خەونی من لە زۆر شوێناوتومەتەوە و ئەم نووسنگێش هاوکارە بێ بۆ بەدیهێنانی ئەم خەونە ئەوەیە کە هونەرمەندەکانمان ئەستێرە بن، نەک سیاسیەکان. کەی ئێمە گەیشتینە ئەو قۆناغەی کە هونەرمەندەکانمان ئەستێرە بوون، کورانی بێژەکانمان ئەستێرە بوون، ئاکتەر و داهێنەرەکانی سینەماییمان ئەستێرە بوون، وەرزشوانەکانمان ئەستێرە بوون. ئەو کاتە من هەستەکەم لە وڵاتێکە ئەبین کە من شانازی پێوە ئەەکەم. ئیشەڵا سلەیمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری هەمیشە پێشەنگە بێ، هەمیشە شوێنی ئازادی ئەبێ، هەمیشە ئەو شوێنە ئەبێ کە خەڵک بتوانێ قسەی خۆی بکا بەبێ ترس، ڕەخنەی خۆی بگرێ بەبێ ترس، گلەی خۆی بگەێنێ بەبێ ترس. و ئەو ئازایەتی کە لێرە لەم شارەیە ئەیبینم، ئیشەڵا لە هەموو شوێنەکانی کوردستانە ئەیبینم.